بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵەزانم لەم دیدارە تایبەتەدا لە خزمەت بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. بەڕێزان، بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی دادگەری کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی سازدا. لێکەوتەکانی ئەم کۆنگرەیە لەم دیدارە تایبەتەدا لە خزمەت سەرۆکی کۆمەڵی دادگەری گەنگەشاکین. مامۆستا گیان سڵاوی خوات لەبێ. سڵاوی خوا لە ئێوەش بە بەخێر بێن کاک دانا خۆت و هاوکاران. زۆر سپاس. مامۆستا پێش کۆنگرە لە خزمەتە بووین، ئەو کاتە ئەمیر بووی، ئەو کاتە کۆمەڵ ئیسلامی بوو، هەندێک قسە و باسمان کرد. ئێستا کە لە خزمەت جەنابتین دوای کۆنگرە ئەمیر سەرۆکە ئاوەڵاوی ئیسلامی دادگەریە. ئەمە ڕووداوێکی گرنگە بەنسبەت کۆنگرەی کۆمەڵی دادگەریەوە. یەکێک لەو خاڵانەی زۆری لەسەر نووسراوە لەلایەن ڕۆشنبیران، لەلایەن ئەندامان و کادران و دڵسۆزانی ئەمە قسە و باسی لەسەرەکرێ، جا بە چ با بڵێن تەییدی بکەن چ پێیان خۆش نەبێت کە گۆڕاوە قسەی لەسەرەکرێ. من جارە حەزەکەم پێشەوەی بچینە سەر ئەو بابەتە ئەمێ بزانم مامۆستا عەلی باپیر لە دیداری پێشووی پێش کۆنگرە هەندێک تموحی بۆ کۆنگرە هەبوو، هەندێک خوێندنەوەی تایبەتی هەبوو. کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەری بە بڕۆی جەنابی مامۆستا چۆن بەڕێوەچوو ئاستی بیرکردنەوەی ئەندامانی کۆنگرە لە چه ئاستێکا بوو؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. کاک دانا بەو شێوەیە کە ئێمە پێشتر نەخشەمان دانابوو، دەتوانم بڵێم بەپێی ئەو نەخشەیە ئێمە کۆنگرەکەمان گرێدا و ئەو ئامانجانەی کە لەبەر چاومان گربوون لە چاو بەخۆدا جێڕانەوە و ئاوردانەوە بۆ ڕابردوو کە هەر کەم و کوڕی و کرچ و کاڵیەکمان هەیە نەیهێڵین و سەرنجدان بۆ داهاتوو ڕوانین بەرەو ئاسۆ کە بەپێی ئەو قۆناغی بۆی دەچین و بەپێی ئەو هەلومەرجە کە بەرەو ڕوومان دێ ئێمە گۆڕانکاری بەسەر خۆمان دابێنین. دەتوانم بڵێم بەو پێ ئێمە کۆنگرەکەمان بەست و ئومێدیشم وایە کە هەموو ئەو دەرهاویشتە و لێکەوتانەی کە لە کۆنگرەکە دەکەونەوە سەرنجام بەخێر تەواو بن. بێگومان ئێمە ڕاستە ناونیشانی ئەم کاروانە ئیسلامیەمان لە کۆمەڵی ئیسلامیەوە گۆڕی بۆ کۆمەڵی دادگەری، هەروەها ناونیشانی کەسی یەکەمیش لە ئەمیرەوە گۆڕدرا بۆ سەرۆک. جارێ بەنسبەت ناونیشانی کەسی یەکەم ئەوە بەر لە خۆمان بیری لێ بکەینەوە، هەر لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بەغدا هەر چەند ساڵێک کە مامەڵە دەکەن لەگەڵ ناوی سەرۆکدا ڕئیس الحیزب، وشەی ئەمیر دیارە بەپێی یاسای کۆمیسیۆنی باڵا نابێ بەکار بهێندرێ. هەروەها بەنسبەت ئاڵایەکەشمان ئەویش دیسان کە وشەی شایەتمانی تێدا نووسراوە، ئەوانە بەپێی چەند پرانسیپێک کە خۆیان دایانناوە گوتویانە بە ئەوەی تێدا نەبێت وەکو مزایدەکردنی دینداری بەسەر خەڵکەوە. بە هەر حاڵ ئەویش هەر ئۆتۆماتیکی ئێمە ئەویشمان گۆڕی بەرەو پێشەوەی تۆ خەڵک ناچارتکە واقعەکە ناچارتکە خۆت چاو بە خۆت دابژێڕی. و بەنسبە ناونیشانی کۆمەڵی ئیسلامیش کە لە کۆمەڵی ئیسلامی گۆڕدرا بۆ کۆمەڵی دادگەری، ئێمە وشەی کۆمەڵمان هێشتەوە لەبەرەوەی وشەیە کە 20 ساڵە بۆ وەکو ناونیشان بۆ ئەم کاروانە ئیسلامیە بەکار هاتووە. وەڵام پاشگیری ئیسلامیمان لادا و دادگەریمان لە شوێندانا، چونکە ئیسلامیش هاتوو بۆ سەسپاندنی دادگەری و وشەی عەدل کە لە کوردیدا بەداد و بە دادگەری، هەروە وشەی عەدالەت کە وشەی لە قورئاندا وشەی عەدل بەکار هاتووە، بەڵام لە فەرهەنگەکانی زماندا دەڵێ وشەی عەدل و عەدالەت بۆیە لسان العرب والقاموس المحيط وفرهنگەکانی دیکە دەڵێن یەک واتایان هەیە.
بەڵام جارێ وشەی عەدالە وێ ڕای لە دادگەری وێ ڕای دادگەری معنایەکی دیکەش واتایەکی کەس بەکاردێ واتە کەسێک کە دادگەرە ئەنی صاحب العدل. پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام لە ئایەتی ژمارە 25 سوورەتی ئەلحەدیددا خوای پەروەردگار ئامانجی ڕەوانەکرانی تێکڕای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام لە چەسپاندنی دادگەریدا کورت هەڵدێنێ. لەقەد ئەرسەلنا ڕوسولنا بالبەیینات وئەنزەلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. هەموو پێغەمبەرانمان عەلەیهیمو سەڵات وسەلام ڕەوان کردووە بە بەڵگە ڕۆشنەکانەوە وە کتێب و تەرازوشمان لەگەڵدا ناردوونە خوار بۆ ليقوم الناس بالقسط تاکو خەڵک کۆمەلگا مرۆڤایەتی بە دادگەری بەڕێوە بچێت. جا دادگەری لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی نیشتیمانیەوە کە هیچ نەتەوەیەک نیشتیمانی نەتەوەیەک کە زەوت نەکات، لە ڕووی سیاسیەوە خۆسەپاندن و دیکتاتۆری نەبێ، لە ڕووی ئابووریەوە چینایەتی و قڕوپڕی نەبێ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵێک خۆ نەکەن بە مڵۆزم بەسەر ئەوان دیکە بە چاوی کەم تەماشای ئەوان دیکە بکەن. لە هەموو ڕۆکانەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هاتوون دادگەری بچەسبێن. ئەڵبەتە لە ئایەتی ژمارە 25 سوورەتی ئەلئەنبیادا خوا سوبحانه وتعالى ئامانجێکی دیکە بۆ ڕەوانەکرانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام دەخاتە ڕوو کە دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. خوي متعال پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم دەدوێنێ دەفەرمێ لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان ڕەوان نەکردووە مەگەر بۆ لامان سروش کردووە پەیاممان بۆ ناردووە کە جگە لە من هیچ پەرستراوێکی دیکەنێ تەنیا بەندایەتی بۆ من بکەن. کەواتە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆ چەسپاندنی دوو ئامانج بۆ هێناندنی دوو ئامانج ڕەوان کراون. ئامانجێکیان کە پەیوەندی بە نێوانی بەندەکان و خوای پەروەردگارەوە هەیە کە تەنیا بەندایەتی بۆ خوا بکەن بە مانای فراوانی بەندایەتی و پەرستن، تەنیا خوا بپەرستن. هێندێکیان نەبرە خزمەتکار و کۆی لە هەندێکیان دار و بەرد و شمەک و مانگ و خۆر و هەوا و ئارەزوو حیزب و ڕژێم و شەخص و ئێسک و پرۆسک و شت نەپەرستن، هەموو تەنیا خوا بپەرستن بە مانای فراوانی پەرستن کە بریتێ لە ئەو پەڕی خۆشویستن، ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەر هەبوون، ئەو پەڕی پشت پێبەستن، ئەو پەڕی بۆ کەسکردن، ئەو پەڕی بە مەزنگرتن، ئەوانە تەنیا بۆ خوا بن سوبحانه وتعالى. و ئامانجی دووەمیش پەیوەندی بە نێوانی بەندەکان خۆیانەوە هەیە، ئەویش ئەوەی کە بە دادگەری بەڕێوە بچن. ئێمە وشەی ئیسلامیمان گۆڕیەوە بە دادگەری لەبەرەوە کە ئیسلام وەکو هەموو بەرنامەکانی دیکەی خوا کە بە پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وسەلام ڕەوان کراون بۆ چەسپاندنی دادگەری لە نێوان مرۆڤەکاندا هاتووە. ئەمە دیارە کار و کاروانێکی ئیسلامیشین، بەڵام ئەم پاشگرەمان بەوە گۆڕی ئەرە وەش کۆمەڵێک حکمەتی تێدا هەن کە دوایی دەگوڵێتی کام خەینە سەر. زۆر باش. مامۆستا وەک لە پێشەکەشا باسم کرد کۆنگری چوارەمی کۆمەڵی دادگەری لێکەوتی زۆر لێکەوتەوە، خوێندنەوەی زۆر بۆ کرا لە میدیا، نووسەران، ڕۆشنبیران قسەیان زۆر لێ کرد بە هەردوو بارەکە. مامۆستا عەلی باپیر ئەو نووسینانەی ئەو ڕۆشنبیر و نووسەرانی بەرچاو کەوتووە ئایا هەڵسەنگاندنی یا خوێندنەوەی بۆ ئەو فیدباکەی دەرەوە چییە؟ وڵای من لێرەدا لەم مەقامەدا بە پێویستی دەزانم کە زۆر سوپاسی هەموو ئەوانە بکەم کە پیرۆزبایان لێ کردین، چونکە لە هەموو ئاستە حکومی و حیزبیەکانەوە پیرۆزبایان لێ ئێمە کرد. من زۆر سوپاسی هەموو لایەکیان دەکەم، هەموو لایەک کە بەڕاستی بوار و دەرفەتم نییە ناوی هەمووان بێنم، زۆرن و نۆکو هەندێکیشیانم لە بیر بچێ، بەڵام لە هەموو لایەکیان مەمنونین و زۆر سوپاسیان دەکەم کە پیرۆزبایەوی دەستخۆشیان لێ ئێمە کرد و ئومێدم وایە کە ئێمە لە جێی ئومێدی خێری ئەو خەڵکە بین و ئەو بەڕێزانە بین و ئەو بەرپرسانە بین کە ئاواتی خێریان بۆ ئێمە خواستووە. ئەوە یەک. دوو، بەنسبەت لێکەوتەکانەوە کاک دانەشتێکی چاوەڕوان کراوە هەر هەنگاوێک کە دەینەی کە هەنگاوێکی تازە بێ یا هەر بیرۆکەیە کە تەڕحی دەکەیت مادام شتێکی تازە بێ خەڵک پێوە ڕانەهات بێ، جا چ بەنسبەت نێو خۆی کۆمەڵی ئیسلامی چ بەنسبەت کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری ئێستا چ بەنسبەت دەرەوەی خۆمان شتێکی ئاساییە کە لێکەوتە و دەرهاوی شتەی جۆرا و جۆری ببن. بەڵام من لەگەڵ ڕێزم بۆ هەموو تێبین و سەرنجەکان ئەوانەی کە
پیان شتێکی پەسەند بووە کە زۆربەی هەرە زۆری خەڵکەکەن ئەوانش کە پیان وا بووە شتێکی باش نەکراوە یا پەلەی لێکراوە کە ئەوانش کەمینەیەکن هەر چۆنێکی بێ من ڕێزم بۆ هەمووان هەیە و بێگومان بە تایبەت لە نێو چوارچێوەی کۆمەڵدا من هەموو ئەو بەڕێزانەی کە لە خزمەتیاندا بووم لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی کۆمەڵی ئیسلامیدا و لە ماوەی ساڵانی دیکەی پێش ئیعلانی کۆمەڵیشدا دەزانن کە من هەر لە سەرەتاوە وام ڕەفتار کردووە هەر لەو کاتۆ کە فەرماندەی هێزی حەمزە بووم لە قەڵاتووکان هەمیشە من کاری خۆم لەسەر ڕاوێژ بنیاتناوە هەمیشە پرس و ڕام بە دەوروبەرم کردووە گوێم بۆ گرتوون و ئەو شتێک کە ویستومە بڕیاری لەسەر بدەم یا هەنگاوێک کە بینین ڕاوێژم کردووە کوڵاندوومە دوای ئەوە کە گەیشتمە دەرەنجامێک کە ئەوە ڕاستی و سەوابی زیاتر تێدا بڕیارمانداوە بە زۆریش من هەمیشە بڕیارەکانم بە زۆرینە یەکلا کردوێتەوە جاری وا بووە ڕای من لەگەڵ کەمینەدا بووە و سەری نەگرتووە هەموو ئەوانەی کە من لە خزمەتیاندا بووم لە هەموو ئاستەکان بە تایبەت سەرکردایەتی کە زیاتر ئاگادارن دەزانن کە چەند جار وا هەبووە من بیری بۆچوونێکم هەبووە هەر ئەم ناوی ناونیشان گۆڕین و ناوی من گۆڕین و هەندێشت من لە کۆنگرەکانی پێشوشدا کەم و زۆر ئاماژەم پێداوە و پێشنیارم کردووە بەڵام ڕای نەهێناوە یعنی کەمینەی لەگەڵدا بووە سەری نەگرتووە بۆیە من دەرهاویشتە و لێکەوتەکان بە هەر بارێکدا بن چ بە پشتگرتن و خۆشحاڵی دەربڕین بێ چ بە دژوەستان و پێناخۆشبوون بێ ئەمە ڕێزم بۆ هەموو دەرهاویشتەکان هەیە بۆ هەموو بیر و وەچون و سەرنجەکان هەیە و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم سەرمەشقی ئێمەیە کاکەدان ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری پێشەوامان هەمیشە لەگەڵ بیرڕای جیاوازدا زۆر بە سینگفراوانی مامەڵەی کردووە لە کەس تووڕە نەبووە لە سڵحی حودەیبیەدا ئەگەر بهێنە بەرچاوی خۆمان کە زۆربەی زانایان دەڵێن لە سڵحی حودەیبیەدا پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام خوا وەحی بۆ ناردووە کە دەبێت ئەو سڵحە بکا بە بەڵگەی ئەوە کە فەرموویەتی ئەوە فەرمانی خوای وەلەن ئوعەسیەه من سەرپێچی لە پەروەردگارم ناکەم کەواتە دیارە خوا فەرمانی پێکردووە مەرج نییە لە ئەو فەرمان پێکردنە لە قورئاندا هاتبێ بەڵام بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جگە لە قورئان وەحی دیکەشی بۆ هاتووە کە دوایی لە فەرمایشتەکانیدا و لە ڕێبازەکەیدا بەرجەستە بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوبەڕوو بووە لەگەڵ پێناخۆشبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵان کە هەندێک لە زانایان دەڵێن زۆری نەبوون و قیادەی ئەو ئۆپۆزیسیۆن و معارەزەیەش بۆ ئەو ڕێککەوتنە کە ڕێککەوتنەکە ئەوە بوو ئەو ساڵە نەچن بۆ عومرە بگەڕێنەوە ئیحرام بشێنن لەوێ ساڵی دێتەوە بێن عومرەکەیان بکەن کە پێی گوترا عومرەة القەضاء یا جێڕانەوەی عومرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سڵحەکەی کرد پێش ئەوەی ئیمزا بکرێ هەندێک دەڵێن دوای ئیمزاکردن عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ دەچێ بۆ لای ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ دەڵێ ئایا ئەو پێغەمبەری خوا نییە با ئێمە لەسەر حەق نین با نەیارەکانمان لەسەر ناحەق نین با دەڵێ ئیذەن لیمە نوعطی الدەنیەتە فی دینینا ئەمە وشەیەکی قورسە لە زمانی عەرەبیدا بۆچی ئێمە ژێری یا زەبوونی قبوڵ دەکەین لە دینەکەماندا ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ کە بێگومان ئیمانەکەی لە ئیمانی عومەر محکەمتر بووە هەمویان ئیمانیان محکەم بوو بەڵام ئەبوبەکر لە لووتکەدا بووە بە تایبەت لەو هەڵوێستەیدا دەڵێ ئەوە پێغەمبەری خوایە و چی بە چاکی بزانێ ئێمە شوێنی دەکەوین هەتا دەڵێ ئیلزەم غیرزەه غیرز ئەو ئاوزینگەیە کە ئەسپ سوار پێی تێدەنێ دەڵێ ئاوزینگەکەی بگرە لەگەڵی بڕۆ عومەر خوا لێ ڕازی بێ دەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە لەسەر حەق نین ئەوان لەسەر ناحەقین تۆ پێغەمبەری خوانی بە ئەی بۆچی وا دەکەین ئەویش دەفەرمێ ئەمن سەرپێچی فەرمانی خوا ناکەم دوایی صلح تەواو دەبێ خوای پەروەردگار ئەم سوورەتی فتح دەنێرێتە خوار بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا عومەر خوا لێ ڕازی بێ دەڵێ دوای ئەوە کە ئێمە لە گەڕانەوەدا بووین دەڵێت تۆزە دوور دەڕۆیشتم نەوەکو هەستم کرد کە ئەمن شتێکم کردووە کە سەواب ڕاست نەبووە دوور دەڕۆیشتم نەوەکو ئاەتێکم لەبارە بێتە خوار ئەوانە هەمیشە لە دڵڕاوکەدا بوون لە ئەوە کە خوای پەروەردگار لیان تووڕ بێ لیان پرسێتەوە لیان لێ بکات سزایان بدە
دەڵێ وەختێکی بانگی کردم کوتی عومەر پێغەمبەری خۆ بانگە دەکات دەڵێ ترسام کتم ڕەنگە شتێکم لەبارە هات بێتە خوار بەڵێ کە چوومە خزمەتی گوتی ئەی عومەر یا ئەبا حەفەظ گوتم بەڵێ تی خوای پەروەردگار ئەمەی بۆ ناردومە خوار إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما تاكو تاي ضل قلتم أو فتح هذا يا رسول الله صلى الله عليه وسلم أما فتحة فرمي بلى خوانا إلا فتح مبين فتح الإسلام ده شرطية يا بزبري هزبي زاري بس سياسته دبلوماسيتها چونکە لە ماوەی ئەو فتحە مبینەدا کە سوڵحی حودەیبیەیە پێشێ چەند خەڵک موسڵمان بوو ژمارەی موسڵمانان کە چون بۆ سوڵحی حودەیبیە بە ڕیوایەتی زاڵتر دەڵێ 2400 کەس بوون 1400 کەس بوون بەڵام لە ماوەی ئەو 2 ساڵەدا هەتا ئازادکردنی مەکە هاتە پێش ژمارەی جەنگاوەرانی ئیسلام بوو بە 8000 کەس هێندە دەڵم بوو بە 10000 کەس و دوای 2000 کەسی دیکەشیان کەوتە گەڵ معناوە چەند قات بووە ژمارەی موسڵمانە لە سوڵح و سەفادا ئیسلام لە سوڵح و سەفادا گەشە دەکا نەک لە جەوی گرژ و ئاڵۆز و شەڕ و ئەوانە جا دوایی بۆیان دەرکەوت کە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڵی بژارد و حەقا ئەلبەتە ئێمە شوێنکەوتوی پێغەمبەری خاتەمین صلی الله علیه وسلم و لەگەڵ هاوڵەکانی خۆمان لەگەڵ برا خوشکەکانی خۆماندا ئینشاءڵڵا بە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مامەڵە دەکەین و من وەکو گوتم ئەوەی کە پێشی ناخۆشە لەبەر بەرژەوەندیەتی ئەویش هەر دڵسۆزە ئەوەش کە کەیفی پێ هاتوویش هەر دڵسۆزە و من سپاسی دڵسۆزی هەموو لایەک دەکەم بەڵام ئێمە بە زۆرینە و من پێشنیارم کرد ڕاستە بیرۆکەکە هەڵقڵاوی قەناعەتی من بوو بەڕاستی هیچ کەس نەبوو و دەزانم لە کۆنفرانسەکانیشدا دەنجی نەهێنابوو بەڵام من لە کۆبوونی سەرکرداتی پێم گوتم کاکە من لە کۆنگرە ئەو شتە پێشنیار دەکەم ئەگەر دەنجی هێنا خۆکو ئەندامێکی کۆنگرە بۆم هەبوو شتێک پێشنیارکەم ئەوە بوو کە زۆرینە ڕایان لەسەر بوو کەمینێکیش ڕایان لەسەر نەبوو ڕێزیشم بۆ هەردوو لایەن هەیە و هەمووشیان هەر دڵسۆزن بۆ ئیسلام و بۆ کاری ئیسلامی پرۆژەی ئیسلامی زۆر باش مامۆستا لە دیداری پێشوا گەربیرە بێ عەرزی جەنابەتم کردوتم مامۆستا بۆ کەسی یەکەمی داهاتووی کۆمەڵ مەرجت هەیە وتت نە بەس قسەم هەیە و ئەوش قسەکە لە کۆنگراکەم فعلا قسەکەی خۆت لە کۆنگرە کرد گوتت ئەو شتانە دەکەی بە مەرسوم نادێکم بە پێشنیار لەوێ پێشنیاری خۆت و قسەی خۆت بۆ ئەندامانی کۆنگرە کرد ئەو بەڵگانت خستە ڕوو بەڵگە شەرعی و با بڵێن دنیایی هەموو ئەوانی کە زەڕورن سیاسیەکان و هەمووی خستە ڕوو بۆ ئێمە ئەمانوێ ئەمە بگۆڕین ئەندامانی کۆنگرە ڕەئیان گۆڕایە با بڵێن زۆرین لەگەڵ ئەو ڕەئی جەنابەت بوون ئێستا خەڵکێکی زۆر هەیە ئەندامی کۆمەڵە دۆستی کۆمەڵە لایەنگری کۆمەڵە متعاتیفە لەگەڵ ڕەوتی ئیسلامیە لە کۆنگرە نەبووە نازانێ مامۆستا عەلی باپیر لەسەر چ بنەمایەک یا کۆمەڵ لەسەر چ بنەمایەک ئەم خەڵکە دەنگی دەستی بەرز کردوتەوە بۆ ئەم گۆڕینەیان ئەم هەوەی کە جەنابەت ناونا هەمواری ناوی کۆمەڵ ئەکرێ لێرە بە کورتی پێمان بڵێ بینەران و ئەندامان و دۆست و لایەنگران و خەڵک بەعام زانێ سوودەکانی بەردەم گۆڕینی ئاوەڵناوی ئیسلامی بۆ دادگەری چییە کۆمەڵ بەرەو چی ئەڕوا دوای ئەمە بەڵێ بەسەر چاو وەڵا کاک دانا من لە مێش ساڵە گوتوومە و برانی ئەندامانی سەرکرداتی بە برا خوشکە هەموو دەزانن کە ئێمە گەر ناچار نەبین نەدەبوایە لە نێو کۆمەلگایەکی موسڵماندا زۆرینە موسڵماندا ئێمە ناوێک لە خۆمان بنین کە زیامان کاتەوە لەو کۆمەلگایە لە مێش ساڵە من گوتوومە بەڵام ئێمە کاتی خۆی کە ناوی کۆمەڵی ئیسلامیمان لە خۆمان نا 20 ساڵ لەمەوە پێش ئەم کۆمەلگای ئێمە لە کەش و هەوایەکی تێکگیرانی ئیدۆلۆژی سەختدا بوو خەڵکێک بە مارکسیزمی هەڵادەبوو دیچێک بە لە لیبرالیزم و بە سیکۆلاریزم و بە سۆشیال دیموکرات و ئێمەش گوتمان جا ئەگەر ئەو خەڵکانە شوێنکەوتوی ئەو بەرنامانن ئێمە شوێنکەوتوی ئیسلامی ناو لە خۆمان دەنین ئیسلامی هەڵبەتە ناڵم ئێستاش ئەو سیڕاع و نیزاع نییە بەڵام ئەو کاتە زیاتر خەڵکەکە ئەو ناسنامانەی هەبوو ئێستا جەنابەت و پێما بێ هەر کەسێکی کەش کرد بەواقع بینانە تەماشای کۆمەڵگاکەمان بکات دەزانێت کە بەڵێ خەڵکی سیکۆلاریست هەر هەیە و لیبرالیست هەر هەیە و مارکسیست هەر هەیە و کۆمۆنیست هەر هەیە و ئەوانە بەڵام ئەوانەی کە زیاتر ئەم وڵاتە ئیدارە دەدەن و بەڕێوەی دەبن کەمتر هەڵگری
ئەو ئیدۆلۆژیانن بە واتایە کە زۆر کار بکەن لەسەر تەبەنیکردنی ئەو ئیدۆلۆژی بەڵکو زیاتر ئەوەن کە دەسەڵات و سامان و بڕیار و ئەم وڵاتیان بەدەستە و وڵاتەکە ئیدارە دەدەن. من چەند شتێکم چەند سوودێکم تێدا بینی چەند حیکمەتێک لەوەدا. یەکەم کە ئێمە بەشێکین لە میلەتە موسڵمانەکەی خۆمان وەوەش بە دەقی ئاەت کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. قسەی چێت چاکتر لە هی کەسێک بانگەواز بۆ لای خوا دەکات کردەوەی باش دەکات دەژڵێ من لە موسڵمانانم کەواتە ئێمە بەشێکین لە موسڵمانانێک کە لەم قوارە سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا خۆی دەبینێتەوە. بۆچی خۆمان جیا بکەینەوە؟ ئەوەی ڕابردوون باس کرد. بەڵام ئێستا هیچ پاسا و هیچ بەڵگەیەک نییە کە ئێمە خۆمان لە میلەتە موسڵمانەکەمان لە کۆمەلگا موسڵمانەکەمان یا لە کۆمەلگا زۆرینە موسڵمانەکەمان جیا بکەینەوە. یەک بە لابردنی پاشگیری ئیسلامی ئێمە نێوانێکمان لە نێوانی خۆمان و کۆمەلگاکەماندا لابردووە. نەک ئێمە نێوەڕۆکی خۆمانمان گۆڕی بێت. ئێمە نێوەڕۆکەکەمان هەر نێوەڕۆکی جارانە. بەڵام بەلابردنی پاشگیری ئیسلامی ئەو نێوان و سێوانەمان لا بردووە کە ئێمە خۆمان جیا بکەینەوە لە موسڵمانان. بەڵێ ئێمە جیاین لەو ڕۆوە بازجیابین لە میلەتە موسڵمانەکەمان هەوڵی موسڵمانەکەمان تۆختر بێ ئیمان و عەقیدەمان چەسپاوتر بێ عیبادەتمان بێخەڵتەتر بێ و ڕەوشتمان بەرزتر بێ و دڵسۆزتر بین بۆ خەڵک ڕازاوەتر بین بە سیفەتە پەسەندەکان بژارکراوتر و پاکراوتر بین لە سیفەتە خراپەکان و بە زیاتر هەوڵ دێن دادگەری بچەسپێ زوڵم و ستەم لا بچێ. ئێمە دەبێت بەوە جیابین نەک بە ناو نیشان با بە نێوەڕۆک جیابین. هەموو پێشەوایانی ئیسلام هەر بەشێک بوون لە میلەتە موسڵمانەکانی خۆیان بەڵام بۆ وێنە پیاوێکی وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ کە هیچێکە لە پێشەوایانی ئیسلام بە چی جیا بووە نەکرد لە خەڵکم مسڵمانەکە بەڵکو لە زۆر لە زانایانیش بە هەڵوێستەکەی کە سوور بۆ لەسەر مەبدە ئیمانی و ئیسلامیەکانی خۆی و ملکەت نەبووە بۆ سوڵتە و دەوروبەری و لەسەر ئەوە دارکاری کراوە و هەتا هەندێک دەڵێن 1000 قەمچی لێدراوە و چەند ساڵ سجن کراوە و زنجیر پێچ کراوە. هەروەها یەکی دیکە لە زانایان زانایانی ئێمە پێشەوایانی ئێمە هەمویان هەروە بوون هەموو خۆڕاگر بوون. تۆ تەماشای ئەو چوار سەرمەزەبانە بکە ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ لە پێش ئەودا ئەبوو حەنیفە کە ئامادە نەبوو ببێتە قاضی القوضات لە سەردەمی عەباسیەکاندا بۆ ئەبوو جەعفەری مەنسوور. هەروەها مالیک ڕەحمەتی خوای لێ بێ کە دارکاری کرا لەسەرەوە کە فتوای دابوو کە بەیعەتێک کە بە تەلاق و سوێند وەردەگیرێ ڕەوایەتی نییە ئەو تەلاق و سوێندە ناکەوێت. هەروەها شافعی دیسان تەبەری سوفیان الثەوری لەیث ئەنجا الحەسەن البەسری ئیبن المسەیەب هەموو ئەو زانایانە ڕەحمەتی خۆیان لێ بێ دوای وانیش زانایەکی پایداری وەکو ئیبن تەیمیە کە ژمارەیەکی زۆر لە ساڵەکانی تەمەنی لە سەجندا بەسەر بردووە لەسەر چی لەسەر و کە سوور بۆ لەسەر مەبداکانی خۆی. مەبەستمەوەیە ئێمە دەبێ ئەو نێوەڕۆکە ئیمانی و ئیسلامی هەمانە بیپارێزین بەڵام ئێمە ناو نیشانێک کە جێمان دەکاتەوە لە خەڵک لای بەرین بەڵام بەچی با دیار بین بەوە کە موسڵمانترین لە خەڵک پابەندترین بە شەریعەتەوە. ئەوە دوو سێ ئێمە بە تەبەنیکردنی ئەوە کە ئێمە پاشگیری ئیسلامیمان بۆ ئەم ڕۆتەی خۆمان بۆ ئەم کۆمەڵی خۆمان داناوە پێمابێ ئەوە دەبێتە پردێک بۆ زیاتر نزیکبوونەوە لە هەموو ئەوانەی کە بێزارن لە ستەم و لە قۆرەخکاری و لە گەندەڵی و لە بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەم وڵاتە و لە خۆسەپاندن و لە تەزویر و فرتوفێڵ و پێشێلکردنی ئیرادەی ڕاستەقینەی ئەم خەڵک. مەبەست ئاوەڵناوی دادگەری ئێستەیە. بەڵێ ئێمە ئەو دادگەریە پێما پردێکە بۆ زیاتر لێک نزیکبوونەوە لە هەموو ئەو خەڵکەی کە وەکو لە وتارەکەی کۆنگرێژا گوتم ئەگەر نەشیان نوێژی بە کۆمەڵمان لەگەڵ بکەن بابێن لەگەڵماندا دادگەری بچەسپێنن بابێن لەگەڵماندا زوڵم و فەساد لابەرن. خۆ گرفتی و کێشەی ئێمە کاک دانا ئێمە لە قەیرانی جۆرا و جۆر داین ئێمە لە قەیرانی ناسنامە داین
ئێمە خەریکە ناسنامەی زۆر بینەتەوەی کورکە ئیسلامەتیە زۆر کاڵ دەبێتەوە. ئێمە لە قەیرانی عەقیدەیی داین، ئێمە لە قەیرانی ئەخلاقی و ڕەوشتی داین، لە قەیرانی ئابووری داین، قڕی پرۆچینایەتی هێل. ئێمە با بێنین ئەم وشەی دادگەری بکەینە پردێک بۆ هەموو ئەوانەی کە دژی ئەو قەیرانانن و دژی زوڵم و زۆر و فەساد و چینایەتی و قڕی پڕی و چیوچین لەگەڵمان هاوکار و دەستبارگەر بن بۆ گۆڕینی ئەم کۆمەڵ. ئەم میکانیزمە چۆنە مامۆستانی خەڵکێک کە متعاتیفە ینی وا تێگەیشتووە سبێنە لە دانیشتنی سەرکردایەتی بابایەکی مەشروبخۆر و مەسیحیەک و ئافرەتێکی سافیرە و چوزانم ینی ئەوانەی کە غەیری موسڵمانن دائانیشتن و لە مەکتەبەکانی و لە دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی ئەم شتانەیە ئەم کرانەوە و ئەم دەستبارگرتنی کە تۆ وەڵی هەومان با ئەو دادگەری بچەسبین ئەم میکانیزمە چۆناییە؟ وەڵا ئەوەشت بۆ باز دەکەم بەڵام بزارێ حکمەتێکی کەشی ماوە. حکمەتێکی دیکەی کە ئێمە پاشگیری ئیسلامیمان لاداوە، پاشگیری دادگەریمان داناوە، ئەوەیە کە ئێمە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەرەوەی خۆمان بۆیە من لە وتارەکەی کۆنگرەسدا یا لە وتارەکەی دوای کۆنگرە کە باسی ئەم بابەتەم کرد بتم هەر کەسێک لە ڕووی جوغرافیەوە لێرە بەولاوەتر ببینێ، هەر ئێرە نەبینێ، ئەم سێ چوار شاری هەرێم بەغداش ببینێ، بەڵکو ئەنقەرە و قاهیرە و تاران و ئەو پایتەختە و پاشان وڵاتانی ڕۆژ ئاوا ببینێ، وڵاتانی ڕۆژهەڵات ببینێ کە من خوا بۆی ئاسان کردوم چوو هەم بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ وڵاتانی ڕۆژ ئاوا و وڵاتانی عەرەبی زۆر بمبینیون. ئەمن بەشداری زۆر کۆنگرە و کۆبوونەوە و شتم کردووە. من پێم وایە ئەگەر ئینسان لە ڕووی جوغرافیەوە لێرە بەولاوەتر ببینێ، لە ڕووی کاتیشەوە لەم کاتە بەدواوەتر ببینێ، دەزانێت کە ئەم هەڵوێست و هەنگاوەی کە کۆمەڵی ئیسلامی ناویەتی و خۆی کردو بە کۆمەڵی دادگەری زۆر لە جێ خۆیدایە. کاک دانا من زۆر کەس هاتۆ بۆ لام، یعنی وەکو وێنەیەک وەکو نمونەیەک شتێک دەجێڕمەوە. ڕۆژێک سەرۆکی مەسیحیەکانی نازەم کام تایفەیان بوو، هی بڵێن شیمالی عراق بە واتایە هەرێم نا بە مووسڵی شەو کەرکووک و شوێنەکانی دیکەش ئەوانە. ها کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای مووسڵیشی لەگەڵدا بوو لە کورد و عەرەب و زۆر بە عەرەب بوون، دارەوە بە عەرەبی قسەی دەکرد. پیاوێکی قسە خۆش بوو، گوتی شێخ، گوتم بەڵێ، وتی وەڵا کە هاتم چاوم بە ئەو لافتەیە کەوت ئەمیر الجەماعە الئیسلامی تۆزە سڵەمیمەوە ئینجەفەلتو. وتم بۆ وەکتی کوڕەزانێ چمان کێشاوە بەدەست ئەمیرەکانەوە، ئەوی بڵێن داعش ئەوانە، دوای ئەوەی داعش بوو یا لە گەرمەیدا بوو یا دوای ئەوە. گوتم ئێوەتی دوای کە هاتم و ئەم ئایەتەم بینی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، دوای لەگەڵ تۆ دانیشتم لەگەڵ ئێوە و تی بەڕاستی ترسەکەم ڕەویەوە، زۆر هەست بە ئەمان و دڵنیایی دەکەم. منیش پێکەنیم گوتم وەڵا ڕاست دەفەرمی ئەو ناو و نیشان وشتە زۆر جار ڕەنگە ئیلتیباس دروستکا بۆ کەسانێکەوە بزانێ ئێمە ژۆک و خەڵکێکی دیکەین کە الجەماعە الئیسلامیە لە جەزائیر و الجەماعە الئیسلامیە لە میسر کە ئێستا هەموو مڕاجعاتیان کردووە، پەشیمانن لەوەی کە کردویانە، هەروەها جەماعە الئیسلامی لە فڵان شوێن و ڕاستەوە ئیلتیباس دروست دەکا، بەڵام ئێمە ئاوین بەو شێوەین. جا ئەو خەڵکەمان کە چوون بۆ دەرێ و بینیویانن، خەڵکی دیکەیان بینیوە ئەوانە، بۆیان دەرکەوتەوە کە بەڕاستی خەڵکێک لە ئێمە هەر لە دووڕا لە ئێمە بە گومان و لێمان دەسڵەمێتەوە هۆی ئەو ناو نیشانەوە. من ناڵم حەقییانە، بەڵام واقعەکە وایە. جا کاک دانا تۆ تەماشا بکە. عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت، خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کاتێک هەڵدەبژێردرێ بە خەلیفەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەبوبەکر سیدیق خوا لیان ڕازی بێت، یەکێک پێ دەڵێ یا خەلیفەتە خەلیفەتی ڕەسوولی الله، ئەی جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم. عومەر خوا لێ ڕازی بێت، ئەویش زۆر عاقڵ و دووربین و دەڵێ جا ئەوە درێژە دەکێشێت، بە هی دوای من بڵێن یا خەلیفەتە خەلیفەتی ڕەسوول الله، هەروە بگەڕێ ناوی کەم بۆ بدۆزنەوە، ناو نیشانێکی دی. قسە دەکەن، ڕاوێژ دەکەن و مەجلیس دەبێ. یەکێک دەڵێ ئێمە ئیماندارین و ئەنتە ئەمیڕونا، فەرمانمان پێ دەکەی، ئەمیر المؤمنین. دەڵێ زۆر باش. ئیدی هەر لەسەر ئەو ناوە دەڕۆن، لە سەردەمی ئومەویەکان و عەباسیەکانیش هەر لەسەر ناوە دەڕۆن، کە عوسمانیەکان دێنە سەر کار،
عوثمانیەکان کە تورک بوون ئەمیر المؤمنین بۆ ئەوان مەفهوم نییە بۆ خەڵکی تورک ئەوان چ ناوێت لە خۆ دەنێ سوڵتان هەر لە سوڵتان لە عوثمانەوە دوای مەسەکە دامەزێنەری دەوڵەتەکەیانە تا سوڵتان سولەیمانی قانونی سوڵتان محەممەدی فاتح سوڵتان تا آخر سوڵتان تا سوڵتان عەبدولمەجید ئێمە یعنی مەبەستم ئەوەیە کە عومەر خوا لێی ڕازی بێت تەماشای کردووە بە ئەوبەکریان گوتووە خەلیفە ئەوتێت خۆ من خەلیفەی پێغەمبەر نیم عەلەیهی سەڵات من خەلیفەی ئەبوبەکرم لە شوێنی ئەو دانیشتوم باشە بەڵێ لە ڕووی شەرعی و خەلیفەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام وەکو واقع و عەمەل لە شوێنی ئەوبەکر دانیشتووە هەوی دوای ئەو دێ لە شوێنی عومەردا دانیشتێ جا ئەو ناوە زۆر درێژ دەبێتەوە ناوێک بناو نیشانێک بێ کە هەمووان بگرێت و هێندەش دوور و درێژ نەبێت مەبەستم ئەوەیە کە ئێمە کە ئەو ناو نیشانەمان بەو شێوەیە لێ کردووە لە ڕاستیە سابیقەمان هەیە لە خەلیفە ڕاشیدەکاندا خوا لێیان ڕازی بێ شتێکی نامۆ نییە گۆشتێکی نامۆ نییە و پاشان کاکردانە ینی من ڕێزم هەیە بۆ بیرڕا بۆ چوونی هەر کەسێک وەکو گوتم هەمووی لە دڵسۆزیەوەیە هەمووی دڵسۆزە و دەڵێ وا باشترە و بەڵام لە ڕووی شەرعی و ناشەرعی بوون و ناو خۆم هەن ناوی کۆمەڵی ئیسلامی خۆمان لە خۆمانمان ناوە ئەم ناوەش خۆمان لە خۆمانمان ناوە ینی خوای پەروەردگار وەحی لەسەر نەناردووە یعنی خوا ئێمەی پێوە مولزەم و پابەند نەکردووە خۆمان ئەو ناوەمان لە خۆمان ناوە کاتە وامان پێ باش بووە ئێستا ناوی چکەمان لە خۆمان ناوە ڕەنگە ماوەیەکی دیکە کاتێکی دیکە بێتە پێش ئەم قیادەیە یاخود دوای ئێمە خەڵک ناوێکی دیکە لە خۆیان برێن هیچ حەرەجێکی تێدا نییە وەکو چۆن هیچ حەرەج نەبوو کە بە ئەوبەکریان دەگوت خەلیفەت ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام بە عومەریشیان دەگوت ئەمیر المؤمنین دوای بە دەسەڵاتدارانی عوسمانیشیان دەگوت سوڵتان و بەتەکید لە شەرقی ئاسیاش ناوێکی دیکەیان بەکارهێناوە و ئەگەر لە ئەوروپاش دەوڵەتێکی ئیسلامی پەیدا بووە ناوێکی پرەزیدەنتیان بەکاردێنە ڕاست زۆر باشە مامۆستا ئەوە ڕوون کردەوە بەڵام ئێستا با خەڵک بزانێت کرانەوەکە چۆنە یعنی ئەوەی کە پێش وەڵامی پرسیارم نەدایە گوتم بە ئەوە ڕوون بکەمەوە کاک دانا کرانەوەکە بێگومان ئێمە لە ئامراز و شێواز و فۆرم و لە مامەڵەمان لەگەڵ دەوروبەر کۆمەڵگادایە ئەگەرنا ئەو 25 بنەمایەی کە کاتی خۆی ئەو 25 بنەمایە هەر بەندە نووسی من ئەڵبەتە دوای تاوتوێمان کردن لەگەڵ دامەزێرێنەرانی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ئەو 25 بنەمایە کە تا ئێستا 2 جار شەرحیان لەسەر کراوە 3-4 جار چاپ کراونەوە بە عەرەبی تەرجەمە کراوە 3-4 جار چاپ کراوە ئێمە ئەوانە بنەماکانی کاری ئێمە و پێشیان و پابەندی ئێمە نێوەڕۆکەکەمان وەک خۆیەتی گومانی تێدانیەوە ئەمە ڕەوتێکی ئیسلامین وە خەڵکێکی ئیسلامین پابەندی بە قورئان و سونەت و بە شەریعەتەوە وەلەو بارەشەوە ئەمن مەمنوونی هەر کەسێکم لە ئێمە پابەندتر بێ بەڵام بە مزایەدە نا بەکردەوە بابێ لە ئێمە مەسەلەن ئیمان و عەقیدەی مەحکەمتر بێ بە لە ئێمە عیبادەتی باشتر بێ ڕۆیشتی بەرزتر بێ تەقوا و تەزکیەی باشتر بێ بەس بە مزایەدە نا چونکە ئێمە بە هەر حاڵ خۆمان بە یەکێک لە موسڵمانان دادەنێین بەڵام بەکردەوە هەر کەسێک لە ئێمە باشتر بێ دەڵێن زۆر سپاسی دەکەین پێمان خۆشە بەنسبەت ئەوە ئایا ئێمە لە داهاتوودا کەسێک دەبینین لە سەرکردایەتی کۆمەڵی دادگەریدا کە پابەند نەبێ بە ئیسلامەوە نەخێر ئێمە پەیڕەوی نێو خۆمان هەیە المسلمون عند شروطهم ئێمە ئەوانە مەرجەکانی ئێمە ئەو پەیڕەوی نێو خۆ ئەو 25 بنەمایە نەخێر ئێمەشتی وان نابینی لە کۆمەڵی دادگەریدا لە قیادەکەیدا بەڵام ئایا ئێمە قبوڵ ناکەین دۆست و لایەنگرانمان کەسانێک کە هاوکارمان دەبن پشتگیرمان دەبن لە هەموو پێکاتەکانی ئەم کۆمەڵگایە بن بەتەکید بە و مەمنوونی هەر کەسێکی دەبین دەستبار و گر و هاوکارمان بێن کەواتە کرانەوەکە لە شێوەی مامەڵە لەگەڵ خەڵکدایە و کرانەوەکەمان لەوەدایە کە ئێمە هەوڵ دەدەین باوەشمان فراوانتر بێ کاکێ وەکو من جاریکە باسم کردو خی پرگار باسی قورئان دەکات دەفەرمێ ئین هو ئیلا ذیکر للعالمین قورئان تەنیا بیرخەرەوەی بۆ هەموو جیهانیان ئەوە بەنسبەت قورئانە بەنسبەت پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام خوا دەفەرمێ ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین
ئێمە قورئانەکەمان ذیکر للعالمین بیرخەرەوەیە ئامۆژگاری بۆ هەموو جیهانیان بۆ هەموو مرۆڤایەتی و پێغەمبەرەکەشمان عەلەیهی سەڵات وەسەلام نێردراوە بەزەیی بەرجەستەی خوا بێ بۆ تێکڕای جیهانیان اینجا لانی کەم ئەگەر ئێمە ڕەحمەتەن للعالەمینیش نابین با لانی کەم ڕەحمەتەن للموسلیمین بین ئێمە ئاینەکەمان فراوانە ئێمە هەوڵ دەدەین بە فراوانی شەریعەت پابەند بین بە شەریعەتەوە و بە فراوانی شەریعەت مامەڵە لەگەڵ هەموو پێکاتەکانی کۆمەڵگەکەی خۆمان. بەڵام هەر بۆ بیرێنانەوەی بینەران ینی ئێمە لە ڕابردووە لە تشکیلی ڕابردووی کۆمەڵی ئیسلامیە ئێمە ئەنجومەنی بانگاواز و بەڕێوەبردنمان هەبوو. ئەو زۆرینەی دەنگیدا بۆی کە ئیسلامی بگۆڕین بە دادگەری ئەو زۆرینەیە دەنگیدا بۆی کە ئەنجومەنی بانگەواز و پەروەردە جیابێ لە بەڕێوەبردن ینی سێ برایکە یا سێ کەسی کە لە ئەنجومەنی باڵا سەرپەرشتی کاری بانگەواز و پەروەردەکەن ینی زیاتر با بڵێن هینکرا زیاتر گرنگی پێدرا بە مەسەلەی بانگەواز و پەروەردە ئەمە وەکو بەڵگەیەک بۆ قسەکانی جەناب. بەڵێ ئێمە کاکدانا بڕیارمان وایە لەمەوە دوای ئێمە گرنگی زیاتر دەین بە پەروەردە و بە بانگەواز لەبەرچی ئەم کۆمەڵگای ئێمە لەسەر ئیسلام حسابە وەمە هەر کەسێکیش حاشا لە مسلمانەتی خۆی نەکە هەر بە مسلمان مامەڵی لەگەڵدا دەکەین نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر ئێمە حکم بەرواڵەت دەکەین نهێنیەکان حواڵەی خوا دەکەین بەڵام بەڕاستی ڕێژەی پابەندی بە ئیسلامەوە لەنێو کۆمەلگای ئێمەدا چ لە ڕووی ئیمان و عەقیدەوە چ لە ڕووی بووناسیەوە پێش ئەوە تێڕوانین و بۆچوونەکان چ لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی عیبادەت و پەرستشەکان و لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە لە ڕووی مامەڵەوە چ مامەڵەی بازرگانی و ئابووری چ مامەڵەی سیاسی و حکم و ئیدارە ڕێژەی پابەندی بە ئیسلامە زۆر دابەزیوە و بەردەوام گەنجەکانی ئێمە بە کوڕکچەوە بەداخەوە دەڵێم کە وەکو ڕەخنەیە کە لە حکمڕانانی ئەم وڵاتەی دەگرم کە ئەوانە بەڕاستی ئەگەر دووربین بن ئەگە گریمان حکمڕانێک بڕۆشی بە ئیسلام و بە ئیمان و بە ڕۆژی دوایی نەبێ ئەگە دووربین بێ نابێ لێ بگەڕێ گەنجەکانی ئاوا بن هەموو بێتە نێرگە لە کێش و تریاک کێش و چی چونکە ئەو گەنجەی کە لە خوادا دەبڕێ لە هەموو شتێکدا دەبڕێ ئەو کەسەی کە خۆی لێون دەبێ خوای لێون دەبێ خۆی لێون دەبێ نەسوا الله فەئەنساهم ئەنفوسەهم بۆیە ئێمە بڕیارمان وایە کە لە داهاتووی ئەم کۆمەڵ و ڕۆتەی خۆماندا کاری بانگەواز کاری فێرکردنی خەڵک پەروەردەکردنی خەڵک بەرچاو ڕۆشنکردنەوەی خەڵک زیاتر گرنگی پێ بدەین بۆ چکە قۆناغەکەمان ئەوە دەخوازێ و ئەم کۆمەلگای ئێمە زۆر جار دەڵێن ئەم وشەیە بەکاردەوە تاکی کوردی ئەم دەڵم تاکی کوردستانی پێویستی بە بنیاتنانەوە هەیە من پێم وایە لە درێژەی 30 ساڵی حکمڕانی خۆماندا کاری زۆر کراوە لەسەر ڕوخاندنی کەسایەتی تاکی کوردستان. زۆر باشە مۆسا پێش کۆنگرە خەڵکێک خەونی خراپی بە کۆمەڵی ئیسلامیەوە بینی باسی کێشەیە کرد بە کێشەوە ئەچنە ناو کۆنگرە لە لێقاکەی پێشوە فەرمووت ئەوەی کە پێی بوتێ کێشەی گەورە نەک کێشەی دام و دەستگایەکی ئیداری خۆمان هیچ کێشەیەکمان نییە و بەبێ کێشەش ئەچینە کۆنگرە لە مامۆستا عەلی باپیر وەک سەرۆکی کۆمەڵی دادگەریە پرسم بەبێ کێشەش لە کۆنگرە دەرچوون هەندی وردە کێشە هەن بەڵام هی ئەوە نییە کە پێی بگوترێ کێشە و پێی بگوترێ دیاردەیە کە جێی نیگەرانی بێ و من خەریکم یعنی ئێمە براو خوشکانێکی دڵسۆز و بە پەرۆشمان هەن بۆ ئەم کار و ڕەوتە ئیسلامی خۆمان کە پێیان وایە ڕەنگە لەمە دووە دینداریمان شل بێتەوە ڕەنگە لەمە دووە پابەندیمان بە ئیسلام کاڵ بێتەوە بۆ چکە پاشگیرەکەمان لابردووە جا من بە هەموو ئەوانە دەڵێم دڵنیایان دەکەمەوە ئێمە مسلمانەتی و دینداریمان وەکو حیزبایەتی و سیاسەت تەبەنی نەکردووە ئێمە حیزبایەتی و سیاسەتمان تەبەنی کردو بۆ خزمەتی دینداری مسلمانەتی خۆمان و کۆمەلگاکەمان و لە ڕاستیدا ئەوە لە پشت پەردەی ڕەشوە تەماشاکردنە یاخود متەوەهم بوونە ینی کابرا وەهمێکی چۆتە ئەو کەسە وەهمێکی چۆتە مێشکەوە من دڵنیایان دەکەم کابێ پشت لە ڕابردووی خۆتان ناکەن بەڵێ پشت لە ڕابردووی خۆتان ناکەن ئێمە ئێستامان لەسەر ڕابردوو بنیات ناوە داهاتووی لەسەر ئێستا بنیات دەنێین بەڵام چاو بە خۆماندا دەگێڕینەوە و دەبێ عەقڵی خۆمان فراوان کەین بەقەدر فراوانی شەریعەت دڵی خۆمان فراوان کەین بەقەدر ئەوە کە جێی خەملێ خواردنی هەموو کۆمەلگای تێدا ببێتەوە و جێی هەموو ڕەهەندەکان ئیسلامی تێدا ببێتەوە ئێمە کۆمەڵێک نین تەنیا مەبەست و ئامانجمان ئەوە بێ خەڵک بەس نوێشکەر بێ دەمانەوێت خەڵک نوێشکەر بێ هەموو هەر 5 پایەکانی ئیسلام و پێشەوە 6 پایەکانی ئیمان
بەڵام وێڕای ئەوەش دەمانوێ کۆمەلگاکەمان کۆمەلگای بێ دادگەری تێدا بچەسپێ زوڵم و فەسادی تێدا لا ببرێ کۆمەلگایەکی تەبا بێ تەبایی لەسەر بناغی دادگەری بنیاد دەندرێ واتە ئێمە خۆمان بە شوێنکەوتووی پێغمبەری خاتەم صلى الله عليه وسلم بە پلەی یەکەم و پێشەوەیش پێغمبەرانی دیکە دەزانێت هەموو پێغمبەران هاتوون بۆچی بۆ ئەوە کە خەڵک تەنیا خوا بپەرستێ و دادگەری بچەسپێ وەکو دوو ئاەتەکەی 25 سوورەتی ئەنبیا سوورەتی الحەدید دەڵێن ئێمە شوێن پێغمبەران کەوتوین عليهم الصلاة والسلام و با هیچ کەس لە خۆوە شەیطان خوتەی خراپی بۆ نەکا و پاشان تۆ سەبر بگرن هەندێک کەس زۆر بەپەلن هەندێک کەس کۆمنتێک دەنووسێ شتێک دەنووسێ من ئەوە کاکە تۆ سەبر بگرە بزانێ ئێمە چی دەکەین بزان ئایا ئێمە دەمانەوێت دینداری و مسڵمانتی لە خۆمان و لە کۆمەلگاکەماندا تۆختر کەینەوە یا کاڵی بکەینەوە هەر لەبەرەوەی کە پاشگیرێکمان گۆڕیوە لەبەر ئەو حکمەتانەی کە باسم کردن یعنی ئەو لە پشت پەردەی ڕەشوە تەماشاکردن و خۆ ناڕەحەتکردن بە خوتە و وەسوەسە و وەهم شتێکی خراپە. مامۆستا عەلی بابیر بە بەردەوام لەسەر پەڕگیری و تەعەسسوب قسەی هەبووە نووسینی هەبووە و یەکێک لەو خاڵانەی ئەنی حەزیش ناکەم لە ڕووی جەنابدا ماڵم وەک خاڵێکی بەهێز بۆ مامۆستا لە دەرەوەی ڕەوتی ئیسلامیش باز لە مامۆستا کرێ ئەوەی مامۆستا ئەگەر چەند ساڵێک پێش ئێستا ڕاو بۆ چوونە سەر بابەتێکە و بێ کاتێک تێئەگا لە بابەتەکە چۆن ئیمامی شافعی لە بەغدا جۆرێک فتوای هەبووە لە میسر جۆرێکی کەی هەبووە مامۆستا عەلی بابیر ڕاشکاونە نەیشاردوێتەوە و قسەی خۆی کردووە ئەم تەعەسسوبە بۆ ناو بۆ ئاوەڵناوێک بۆ پاشگرێک لە چیوە سەرچاوی گرتووە؟ کاک دانا لە هەرچیوە سەرچاوی گربێ ڕەنگە جار لە دڵسۆزیەوە سەرچاوە دەگرێت هەندێک جار لەوە کە ئێمە باش خۆمان ساغ نەکردوێتەوە بۆ پابەندی بە شەریعەت چونکە علەمای ئوسولی فقه وەکو بنچینێکی شەرعی دایان ناوە العبرة بالمحتویات والمضامین وليست بالأسماء والعناوین یعنی تۆ پاکەتێکی خوێ لەسەری بنووسی هەنجویت کە تامیلەکەی هەر سوێرە گرنگ نییە ڕۆکە و بێگومان ئێمە ئەو نێوەڕەکەی خۆمان تۆختر دەکەینەوە من هەموو لای دڵنیا دەکەمەوە بۆ چونکە من وەکو حیزبایەتی و سیاسەت ئەوە ناکەم ئێمە تەمەنی منەوە بۆ 6 ساڵ دەچێ ئێمە ئەو تەمەنەمان هێناوە من تەمەن من 90 ساڵ بە هەموو قورئانم لەبەر کردووە ئەوەکو یەک لە چاکەکانی خوا لە ژیانی مندا و ئێمە دەیان کتێبمان نووسیوە کەم بواری ئیسلامی هەیە من کتێبم تێدا نەنووسێ ڤیدیۆکۆڵنەوەم تێدا نەکردبێ ئێمە هەموو ئەو شتانەی کە گوتومانە و نووسیمانە بێگومان بۆ خزمەتی ئەم کۆمەلگای خۆمان بۆ کۆمەلگاکانی دەرەوەی خۆشمان چونکە کتێبەکانی من ئێستا بەشێکی باشیان تەرجەمەی عەرەبی کراون هەندێک هەر بە عەرەبی نووسی من هەروەها تەرجەمەی فارسی دەکرێن تەرجەمەی تورکی کراون تەرجەمەی ئینگلیزی کراون خۆمان بە بەرپرسیار دەزانی بەرامبەر بە هەموو ئەو خەڵکەی کە گوێمان بۆ دەگرن و قسەمان لێ وەردەگرن بەنسبەت دەمارگیری کاک دانا جاری وا هەیە لەوەوە دێکە کەسێک دڵسۆزە بۆ شتێک پێی وایە کە ئەو ناوە گۆڕدرا نێوەڕۆکیش دەگۆڕدرێ جاری واشێ لە زانیاری کەمەوە من لەمێژە بەو ئەنجامە گەیشتووم کە هەمیشە زانیاری زۆر سینگ فراوانی لە ئینساندا پەیدا دەکات و هەمیشە زانیاری کەم یعنی کەسێک کە پێی وایە دەبێت تۆ لە تەحیاتی نوێژدا هەر پەنجە بجوڵێنی هەر کەسێک پەنجەی نەجوڵان پێی وایە ئەوە لە شەریعەت لای داوە بەڵام ئەگەر شارەزای فیقهی ئیسلامی بێ دەزانێت وەکو چۆن پەنجە جوڵاندن بەردەوام هەیە یا بەولادا ئاوا دەزانێت یەک جار جوڵاندنیشێ وە نەجوڵاندنیشی هەیە و دەستگرتن وەکو چۆن دەستگرتن لەسەر سینگ هەیە لە خوار سینگیش هەیە لە خوار ناوچیش هەیە و دەست نەگرتنیش هەیە هەر لە مەزەی ئیمام مالیکدا جگە لە شیعەی جەعفەری کەواتە من پێم وایە زانیاری زۆر سینگ فراوانی لە ئینساندا پەیدا دەکات و زانیاری کەم دەمارگیری پەیدا دەکات و من هەموو برا خۆشکەکانی خۆم هەر جۆرە بیر دەکەنەوە دڵم با گومانی چاک بە یەکدی بەرین بە تایبەتی بە برای خۆیان کە ئەمە 20 ساڵە لە خزمەتیان داین بە ڕاستە شەقامی خوادا هەر بەو ڕاستە شەقامەدا دەڕۆین و بە شوێن پێی پێغەمبەردا هەنگاو دەنێن عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام هەوڵ دەدەین عەقڵمان کراوەتر و سینگمان فراوانتر و من هەمیشە بە ئامۆژگاری خەڵکی خۆمانم کردووە ڕەوشتان جوانتر بێ لەگەڵ خەڵک نەرمونیانتر بن ئەو خەڵکە پێویستی بە ڕووی خۆش هەیە پێویستی بە ڕووی گەش هەیە بە قسەی خۆش هەیە بە ڕێز لێگرتن هەیە ئەمە ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەری خاتەم مامۆستا پێش کۆنگرە مەڵبەندەکانت کۆ کردەوە
بەرچاوڕوونی و هۆشیارێکت دا بە ئەندامان بە ضروری نازانی بۆ یەکێک کە هێشتا بە قسەکانی ناو کۆنگرە بەم بەرنامەیە بە شتەکانی دیکە وەکو بڵێ دڵی ئاوێ نەخواتەوە سەردانێکی مەیدانی ئۆرگان و مەڵبەندەکان بکەی خەڵک و ئەندامان ببینی لەسەر ئەم بابەتانە قسە ڕوبەڕوو قسە بکەیت با بزانین ئەگەر پێویستی کرد بە تاکید ئەوەش دەکەم بەڵام جارێ ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشم لە پێشە و ڕەنگە کۆبوونەوە بکەم بە هەندێک لە ئەندامانی کە کاندید بوون و ڕای پێویستیان نەهێناوە کە بێنە نێو سەرکردایەتیەوە کە من لە کۆنگرەش باسم کرد بەڕاستی مەرج نییە هەموو ڕێزم بۆ هەموو براخۆشکارمان هەیە بەڵام مەرج نییە کە کەسێک ڕای زیاتری هێناوە و قسمەتی بووە کە ببێتە ئەندامی سەرکردایەتی چاکتر و بەتواناتر بێ لەوەی دیکە کە ڕای کەمتری هێناوە ڕەنگە هەندێک هۆکار بوو بنە هۆی ئەوە و ئێمە بە دوواداچوونیش دەکەین بەڕاستی هەر کەسێک هەڵە و کەم و کوڕێکی بوو بێ بە بەڵگە لەسەری بچەست پێ ئێمە لێپرسینەوە دەکەین لەگەڵ هەر کەسێکدا چونکە من زۆرم گوت و زۆر باسمان کرد هەڵبەتە خەڵکی دیکە کۆنگرە دەبەستێەوە بە کەیفی خۆب ڕکلام و بانگەشە بۆ خۆیان دەکەن بەڵام من گوتم ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی ئەوە بە قەدەغەدا دەنێم و نابێ ئەوە بکرێ وەکو سەرکردایەتی پێش و بڕیارماندا کە هەر کەسێک بە بەڵگەشتێکی لەسەر بچەسپێ کە خەڵکی خۆی تێک بەس بێ دەنگ بۆ فڵان بدەن و دەنگ بۆ فڵان نەدەن ئێمە بە دوواداچوون دەکەین لێپرسینەوە دەکەین و هەر کەسێک لەسەری ساغ بێتەوە سزای دەدەین ئەوەی جەنابیش دەڵی سەردانە مەیدانیەکەش هەر کاتێ بە پێویستی زانین بێگومان ئەمە خەڵکی خۆمان چۆن بزانین بەرچاویان ڕۆشنتر دەبێ و چۆن بزانین لەو گۆڕانکاریەکە کردومانە لێ دڵنیاتر دەبن بەو شێوە دەکەین کۆنگرە کۆمەڵک بڕیاری داوە گۆڕانکاری کردو ئەم بڕیار و گۆڕانکاریانە لانی هوەری تایە لانی پراکتیکی تایە کەی ئەچنە بواری جێبەجێکردنەوە کەی یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی هەڵبژێراو ئەکەن کەی ئەنجومەنی باڵا هەڵەبژێرێ ئێمە خەریکی زەمینە سازین بۆ ئەوە کە کۆبوونەوەیکی سەرکردایەتی تازە بکەین لە کۆبوونەوەی یەکەم یاخود کۆبوونەوەی دووەم زانینکەنجی بۆمان دەگونجێ بێگومان کارەکان بە پێی پێڕەوی نێوخۆ کە لە کۆنگرە بڕیاری لەسەردراوە دابەش دەکەین و ئۆرگانەکان دووبارە بنیاد دەنینەوە هەتا ئەو کاتەش هەموو ئۆرگانەکان هەموو کارەکان وەکو خۆیان دەڕۆن تاکو تەشکیلاتی تازە و پەیکەری تازەی زۆر باشە من کاتم هیچ نەماوە بابەتێکی گرنگ قسەیەک کە ویستی بێتت بیکەیت و من بڕی بێت منەوەی هەشت بێ بیکەیت دووە وتەی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان چییە؟ وڵات دواوتەم هەرەوەیە من تاکیدی ئەوە دەکەمەوە کە برا خوشکەکانمان بە یەکەم لە پشت پردەی ڕەش و تەماشا هیچ شتێک نەکەن و دڵی خۆیان بە خوتەی بێزجێ ناڕەحەت نەکەن و منش پاسی دڵسۆزی هەموو لایەکیش دەکەم چ ئەوانەی کە هاوکار و پشتگیر بوون بۆ ئەم گۆڕانکاریانە چ ئەوانەی کە پیان وا بۆ گۆڕانکاری باش نییە بەڵام با بزانن کە ئێمە لە بازنەی مباح و ڕەوادا شتمان کردووە هەر ناوێک لە خۆدەی لە بازنەی ڕەوادایە لە بازنەی مباحدایە لە بازنەی مباحدا الأصل في المعاملات في العادات العفو أصل ڕێپێدرانە دەبێ بەڵگە هەبێ لەسەر قەدەغە بوون ئێمە شتێکی ڕێپێدراومان کردووە و بە زۆری نەشی هێناوە هەندێک لەوانەی کە ڕەنگە ڕایەن پێچەوانەی و گۆڕانکاریە بێ پێیان وایە کە کەسی یەکەم لە بازنەی مباحدا ڕایەکەی پابەندکەرە کەواتە هەر بەرەوەی بیخێنە دەنگدانیشەوە دەبوو هەر پابەند بن دەبوو بەرەوەی بیخێن دەنگدانیشەوە پابەند بن ئەو ترس و هەموو مەخاویفش کە هەیە کە کۆمەڵی ئیسلامی پێشوو ڕەنگە جابێ لە کۆمەڵی دادگەری داهاتوو بە ئەو وەهم و ترسانە لە مێشی خواندا لابەرن ئێمە من داوا لە هەموو لایەکیان دەکەم با بەکردەوە هەوڵ دەین پابەندتر بین بە ئیسلام و بە شەریعەتەوە کاری زیاتر بکەین بۆ ڕەنگدانەوەی شەریعەت لە کۆی پێکاتەکانی کۆمەڵگاکەماندا ئەرکی پێغەمبەران وابوو عەلەیهیم السەڵات وەسەلام و با هەر لە خۆوە جارێ شەڕی دەوەن بە ئاش نەکەن با تۆزە سەبر بگرن پەلە نەکەن زوو بڕیار نەدەن و دڵخۆیان ناڕەحەت نەکەن و با دڵنیابن و متمانەشیان بە برای خۆیان و بەو قیادە تازەیەش بێ و بە کۆی ئەندامان و کادیرانی کۆمەڵی دادگەری کوردستان بێ کە ئێمە بڕیارمانداوە بەڕێی پێغەمبەراندا بڕۆین عەلەیهیم السەڵات وەسەلام ئێمە هەر قورئان بەرنامەمانە و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕاستە شەقاممانەوە
تەمەنەکەمان لەسەر ئەوە هێناوە و هەر لەسەرۆش کۆتایی پێدێنی خوا پشتیوانە بێت. بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە. سوپاس بۆ جەنابیشت و بۆ هاوکارانیش. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم ئەندازەیە کۆتایی بەم دیدارایەنین خواتان لەگەڵ.